لەو کاتەوەی پاپا گەیشتە کینیا وەک ئەستێرە گەشەیەک پێشوازی لێکرا. خۆشحاڵم ئەمە یەکەم جارە پاپا سەردانی ئەفریقا بکات و ئەزمموی دیتنی پاپام هەیە بەڕاستی زۆر خۆشە و شتێکی زۆر پیرۆزە. لە کینیا پاپا سەردانی ناوچەی هەژارنشینی کانگیمی کرد لە نایرۆبی و لەوێش ناڕزایی دەربڕی بەرامبەر ئەو ناڕەوایی لە ژیانی هەژاراندا هەن. پاپا داوای ڕێکوتنێکی تایبەتی کرد لەو کۆبوونەوە لوتکەیەی پاریس کە ڕۆژی دووشەمە دەستی پێکرد بۆ بەرەنگاربوونەوەی هەژاری. جێی خەفەتەوە بەڕاستیش کارەساتە کاتێ بەرژەوەندی تایبەت زاڵ دەبێت بەسەر کاری باشی هاوبەشدا و ببێتە مای دەست بەسەرداگرتنی پلانەکان و پرۆژەکانی خۆیان. لە کامپالا پایتەختی ئۆگەندا پاپا لە لێدوانێکدا بۆ نزیکەی 300,000 کەس لە مەیدانی سەربازی ون لە نامە گۆنگۆ داوای لە خەڵک کرد بەستایشەوە لە ژیانی ئەو شەهیدانە بڕوانن کە ژیانیان لە پێناو خەڵکی بەتەمەن و هەژاران و خەڵکی لە پەراوێزنراو بەخت کردووە. ئەمە سێهەم جارە وڵاتەکەمان پێشوازی لە پاپا بکات. زۆر پیرۆزە لامان نیشانەیە کە بڕوای ئاینیمان بەهێزە و هەروەها دانیژنراوە بە خەباتەکەماندا. ڕۆژی یەکشەمەش پاپا فرانسیس لە بارێکی توندی ئاسایشیدا پەیامی ئاشتیانەی نار بۆ کۆماری ئافریقای ناوەڕاست. ئەمەش یەکەمین سەردانی بۆ شوێنێکی پڕ لە کێشە. لە پاش کودەتای سەرهەڵداوان شەڕێکی ناوخۆ وڵاتەکەی گرتەوە کە بە هەزاران کەسی تیادا کوژران و نزیکەی 1 ملیۆن کەسیش ئاوارە بوون لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا. پاپا فرانسیس سەردانی ئۆردوگایەکی پەنابەرانی کرد و لەوێش داوای لە چەکدارەکان کرد تا چەکەکانیان دابنێن و لە بری ئەوە خۆشەویستی و سۆز هەڵبگرن. ئەمەش نیشانەی گەیشتنە بە ئاشتی لە وڵاتەکەماندا چونکە هەرگیز پاپام لە وڵاتەکەمدا نەبینیوە بەهۆی ئەم ڕەوشەوە وڵاتەکەم بانگەشتی کردووە ئەم سەردانەی زۆر بەقوڵی کاری تێکردوون. لە کۆتایی سەردانەکەشیدا بۆ ئافریقا پاپا ڕۆژی دووشەممە سەردانێکی ئەو ژمارە موسڵمانەکەمەی بانگیسی کرد و پێیوتن کریسچان و موسڵمان خوشکوبرای یەکن و پێویستە توندوتیژی ڕەتکەنەوە بە تایبەتیش ئەو توندوتیژیانەی بە ناوی ئاینەوە دەکرێن. ئەمەش ئەو پەیامەیە زۆرێک لە ئافریقاییەکان هیوادارن لە پاش ئەم سەردانەی پاپا درێژە بکێشێت.